ئەو جۆرە غەڵەتانە هەبووە مەسەن بۆ نمونە ئەمەگەر 1000 کێسمان هەبیتن لە هەموو کوردستان یعنی هەر شارێک ڕەنگە 200-300 حالەتێکی بەردەکەوی بە هەموو شارەکەی دەتوانی هاوڵاتیان سەردانی بەڕێوەبەرەتەکان بکەن بۆ چارەسەرکردنەکەی ئەو ڕقەمانی کە نامەنطقینە یعنی ئێستا ئەمە لە 3 میلیۆن لەسەرەوە تەماشادەکەی نامەنطقیە یعنی معقول نییە بەس لەبەر ئەوە حەلیشماندا هەیە دەتوانی هاوڵاتی سەردانی بەڕێوەبەرەتەکان بکە بۆ چارەسەرکردنی کێشەکەی ئەو هاوڵاتیانی کە 2 میلیۆن هەتا 3 میلیۆن هاتەوە هەمووی کوردستان 374 حالەتە یعنی ئەگەر مقارنە بکە لەگەر 800,000 یعنی زۆر کەمە بە هەمان شێوە ئەوەش دەتانن بچن سەردانی زۆر هاوڵاتی هەیە لە 25,000 کەمتر یعنی 727,000 هاوڵاتی لە هەموو کوردستان لە مجموعی 860 لە 25,000 کەمتری لە بۆ هاتەوە یعنی ئەمە زۆر جار دەمانگوت 25,000 کەمتر لەو 25 ڕەنگە 20,000 ڕەنگە 15,000 ڕەنگە 10,000 و ڕەنگە کەمتریشە زۆربەی زۆری هاوڵاتیانی کوردستان پابەند بوونە بەو ڕێنمانی کە ئەمە ئیشمان لەسەر کردووە ئاوەکان زۆر ناتەوە ئەو کێشەی ئاوەی ئێستا هەیە لە چاو پار نییە دەتوانین بڵین زۆر کەمە ڕەنگە حالەتێک لێرە و لەوێ هەیە بۆ ڕێک دەشتێ شتێک دەبی بیرێک دەسووتێ بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر باسی کەین یعنی حالەتەکان زۆر کەمە ئەوەش ئەو تەسیرەیە طبعاً ئەوە هەولێر نمونە دێنەوە تەماشا بکەین لە دووهەشی بە هەمان شێوە دەتوانین بکەین هەروەها لە شار و سارۆچکانی تریش دەتوانین ئێمە ئەو داتانەی کە هەتمان یعنی ڕنگ خۆی بداتەوە بتوانین ئەو بڕئاوی بتوانین بە شێوەیەکی یەکسان دابیز بکەن ئەو خەڵکی کە ئاوی نۆنەتی ئاوی لۆ بەستانی پیوەر دەبی لە هەموو کوردستان ببەسترێ یعنی وەکو هەنگاوی یەکەم کە ئەمە دەستمان پێکردێ لە بەڕێوەبەراتی گشتی شارەکان قەزایەکان ناحیەکان مجەمەعەکان یەکەم جار کێشەکان لەو شوێنانە هەیە دەبی هەموو کەس پیوەر ببەستێ بەڕاستی ئەوەی پیوەر نەوەستێ ئێمە بەژێرەی ئەو تعلیماتەی کە لۆمان هاتووە ئەو ڕێنمانەی لە وەقاعی کوردستانی بۆمان بڵاو کراوەتەوە هاوڵاتی ئەگەن نەیبەستا بەڕاستی دەبی بڕە پارەیەک بداتن لەبەر ئەوەی هەتا وای لێ بکەین یاخود مەجبوری بکەم چی پیوەرەکە بەست